بەس ئەو خەرکە بەجێ کەس ناکە بەڕاستی تەماشاکە داکو بابی وازەخش دەکورێ لێکوان هەر کەسێک بێتە ئەو منتیقە ئەمە مەجبورین لێکوانە هاوکاریان بکەین بەڕاستی وەکو خۆبەخشانە بەبێ هیچ بەرامبەرێک بەبێ هیچ شتێک ئەمە لێکوانە زۆر جار خەلکیشمان ئاگدار کردیت دەگوتیتمان لێکوانە کاکە ئەو ئاوا گۆمە عەفاری تێدایە عەفارە قۆری کردێ کاکە مینە ئەو منتیقە بەڕاستی بەس ئەو خەرکە بەجێ کەس ناکە بەڕاستی تەماشاکە داکو بابی وازەخش دەکورێ لێکوانە بەڕاستی یعنی هەناوی دەکورێت لە سبەنی ئەمەش بێرەوەنە بە تۆڕ و بە بەلەم و بە زەورەق و بەوانە پێدەهاتینە دەمانەوە تەرمەی بین نەدرێ بەڕاستی باشترین چارەسەر چییە تازە باست لەوە کرد کە ئاوەکە بگرنەوە لێرە بەخواری وەکو ئەوەی یان ڕاستی جەماعەتی گوندی خۆمان شۆفەرمان هەیە عەفارەمایە مەکاینمان هەیە بەڕاستی دەمانەوێت سەرەوە بگرینەوە ئەگەوە سەرەوە بگرینەوە ئەو ئاوای کەم دەبیتن جەنازەکە بە دیارەکەی بەڕاستی داواکاری دەیە لە خەڵکی لە خۆبەخشان بە قورعان وەکو خەڵک یعنی خەڵک بێتە یەکوان هاوکاری ئەو خەڵکەی بکە بەڕاستی یعنی ئەو داکو بابات ئەم جەرجیان دەکورێت بەڕاستی بەخۆ وەکو ڕێبوار یعنی ئێستاکە هەناوم دەکورێت لە ئەو داکو بابێ بەڕاستی یعنی دەمەوێت خەڵکی گوندی خۆشمان عەفارە شۆفەرمان زۆر ڕاستی یەکوانە بێت ئەو سەدەی بگرنەوە ئاوەکە کەم دەبتەوە جەمعان لێکوانە ئیشەڵە جەنازەکەی دێنە دەرێ داواکاری چییە لەگەڵ هاتنی هاوین بەخۆ دەزانێت ڕێژەی خنکان زیاد دەبێت چ داواکاریت لە خەڵک وڵی داواکاریمە لەو خەڵکێ ئەو خەڵکەیە بەڕاستی یعنی نیرە سەواوی ئەوی مەلەوانی دەزانی بانێتن چاوەکەم داکو باب ئاگاتان لە مندارەکانتان بیت ئێکوانە گومە عەفارێ زێیە ڕاستی ئەو زێ زارێ هێشتا مایە کە ئاوەکە کەم بیتەوە داوای لە داکو بابان دەکەین ئەو منداراگاتان لەو مندارانەبی ئەو مندارە نێستە زێ بەڕاستی